بەسەرەواکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێت لە کۆکردنەوەی لایەنەکان لە دیسانەوە بەدیهێنانی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال و هەروەها ئیشکردن لەسەر ئەو پرسانەی کە لە نێوان پارتە سیاسەکان بە شێوەیەک لە شێوەکان ململانەی لەسەر و ڕێکەوتنی لەسەر نیە چۆن لە یەکیان نزیکە کاتەوە چۆن ئەتوانێت ڕۆڵێکی وا بگێڕێکە لە بەرژەوەندی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەوێتەوە. هەروەها قسەیەک لەسەرەواکەین کە لە دوای ئەنجامدانی ڕفراندەمی سەربەخۆی و سەرکەوتنی ئەو ڕفراندەمە حکوومەتی عێراقی و لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە ڕۆژانە سزای نوێ بەسەر هەرێمی کوردستان ئاسەپێنێت. هەرێمی کوردستان، سەرکردایەتی سیاسی کوردستان، پارتە سیاسیەکان ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڕەشانە بکەن و بە چ زمانێک وەڵامی بدەنەوە و چۆن ئەوەیە وتری ئەحتیوای بکەن و تێبپەڕێنن بە کەمترین زیان بۆ کورد و بۆ کوردستانیانیش. هەروەها مەبەستمە قسەیەک لەسەرەوە بکەین کە هەمیشە سەرۆک مام جەلال ئەیوت یەکێتی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بپارێزن. ئەمە چۆن ئەکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قۆناغی داهاتوو خۆی چۆن ئامادە کردووە. دیارە من زیاتر ناڵم لە پێشەکیەکە خاتوون نەرمێن عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان من بەر لە ئەوەی بچمە ناو پرسیارەکانەوە مەبەستمەوە بڵێم کە وەکو بەرپرسیارەتیەکی پیشەیی وەکو ڕێزێک بۆ هەفتەی ماتەمینی کۆچی دوایی سەرۆک مام جەلال کۆمەڵێک پرسیار هەیە من ئەم شەو نایکەم لەسەر غیابی مام جەلال. بەڵام با لەوێوە دەست پێ بکەین. پرسەی مام جەلال لە ئێستادا لە شارەکانی کوردستان کۆتایی هاتووە و ئەم پرسەیە تاکەی ئەخایەنێ وەکەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسیارەکانیان یان ئەوانەی کە بەرپرسیارەتی فەرمیانەیە لە دەستگا حکوومیەکان ئیتر ئەگەڕێنەوە سەرکارەکانی خۆیان. بەڵێ پرسەکە خۆی بەڕسمی ئیتر دەبێ لەمڕۆوە کۆتایی بێت. بەڵام هەندێک لە مەکتەبەکان ڕەنگە یا هەندێک لە شوێنەکان دانیشتن بکەن بۆ سەردانی خەڵک و ڕەنگە هەندێک میوانی سەفیر و لایانی سیاسی و ئەولایش مەسەڵەن سەردانی بەڕێز هێرۆخان یا کوڕەکانی بەڕێز مام جەلال ئیتر سەردانی ئەمانیش بکەن یا سەردانی مەکتەبی سیاسی بکەن. ئەمانە نافەرمین بەڵام ئەمە وەکو پرۆتۆکۆلێک زۆربەی جار ئەم شتانە ئەکرێ ئەوەی کە فریانەکەوتۆ بێت یا ئەوەی کە بۆ نمونە حزبێکی سیاسیەوە دووبارەی کاتەوە جارێکیکە وەکو پەیامێک بۆ ڕێزگرتن لە ئەم لە دەستچوونە ئەمانە ئەکرێت. بەڵام بەڕسمی ئەمڕۆ ئیتر دوا کۆتایی هەموو ئەوکانە پرسەکانە. بەڵام وابزانم تۆزێ لەمە پێشیش بەڕێز کاقوبات ینی پەیامی سوپاسگوزاری خۆی ڕاگەیاندووە هەرچەندە گوێم لێ نەبوو بەڵام وەکو بیستم لە هەواڵەکانە ئیتر ئەبێ ئێستاکە کردی بێتی کەواتە کە سوپاسگوزاری خۆی کردمانەوەیە پرسەکە بەڕسمی تەواو بووە. بەڵام مەکتەبەکانە چن و سەردانی بڵێن ئارامگەکەی مامەکەن ئیتر لەوێەوە چێبکە گوڵدا ئەنێن ئەوە مەکتەبەکانەیکەن خەڵک کا خۆی زۆر جار هەیە عەفەوی ئەچێ ئەمەش ئەکرێت بەڵام وەکو پرسەی ڕسمینین ئەمانە هەمەلایەنە. باشە ئەمڕۆ پرسەی کۆچی دوای سەرۆک مام جەلال برایە بەغداوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستێکی ئێجگار باڵا لەوێ بوون. هەر لە جەنابی دکتۆر فواد معسوومەوە هەر لە جەنابی بڵین کوڕە گەورەی مام جەلالەوە کاک بافڵ تاڵەبانی هەر لە پەرلەمانتارەکانەوە هەر لە بۆ نمونە کەسە دیارەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمویان لەوێ حزوریان هەبوو ئەمڕۆ. بەڵام ئەوەی بووە بەگلەیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی بەرپرسانی بەغدای ئاسانتر کرد. پرسەکەی بردە بەغدا بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە کە سەرۆکوەزیرانی عێراق دکتۆر حەیدەر عەبادی خۆی 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەیاندووە بەڵام ئامادە نەبوو لە پرسەکەی نە لە سلێمانی نە لە بەغداش. بەڵێ خۆی ئەوەیان ئەبوایە هەر بچین بۆ بەغاچ کە مام جەلال خۆی سەرۆک کۆمار بووە و ئەوایە پرسەکەی لەوێ دابدرێ جگە لەوەش کە هاوڕێ و نزیکی دۆستی نزیکی یەکجار زۆری هەیە هەرچەندە بەشێکی زۆری لەمانە ئامادەش بوو بوون لە سلێمانی
بەڵام وەکو جێگاکەی خۆی وەکو پێگەکەی خۆی لە بەغا دەبوایە ئەمە بکرێ بەڕای من ئەمە لایەنێکی پۆزتیو بووە و زۆر قسەی ئەو لاش دەبڕێ کە ئیتر ناکەوێتە تۆ تۆپەکە خەیتە ساحەی ئەوان یعنی ئەوان دائیمە گلەیان دەکردە عەلەمی پێوە نەبووە بۆ نەهاتۆتە بەغا و ئیتر بیان و بڕە ئەمە ئیتر بیان و نەما فەرموو ئەوە ئێمە هاتین جەنابەت نەهاتووی وا بزانم نەچوونی عەبادی ئەوەیەکی ئەرینی نەبووە بەلکو بە پێچەوانەوە نەرینیە و ئیتر ئەبێ خۆشی دوای ئەوە ڕوونکردنەوەیەک باب بۆ نەچوە هەرچەندە تا ئێستاکە ڕوونکردنەوەی نەداوە دووەم تۆڕە کۆمەڵاتیەکان هەندێک جار بەڕواڵەت سەیری شتەکان دەکەن ینی ئەوەنێ نەچوونەتە ناو بنج و بنەوانی شتەکانە قبوڵی شەیانی ئەم جۆرە تۆڕە کۆمەڵاتیانە قبوڵە بەڵام ئەمە کارێکی چاکراوە تۆ ئەو تۆپەی کە فران نابووە ساحەکەی ئێمە واستا لە ساحەکەی ئەوانە و ئەوەشی کە وەکو وترێت واجب و ئەرکیان جێبەجێ نەکردووە بە کەم تەرخەمی ئەزانن و هیچ خوێندنەوەیکی سیاسیتان بووی نییە کە نەهاتوون بۆی یعنی بە تایبەت دکتۆر حەیدەرابادی وەڵاهی خۆی من هێشتا ینی باس نەکراوە بەڵام من بۆ خۆم بەلایەنێکی نێگەتیفی دەزانم و ئەبوایە بچێت هیچ نەبێ ئەو قسانێک کە خۆی دەیکا وەنیە با قسەکان بە خۆشی ماتەمینی ڕاگەیاندووە من خۆشی ماتەمینی ینی ڕاگەیانوە من بە ڕای من مەسەلە مام جەلال نییە چونکە من دەزانم ینی ئەو ڕێزێکی تایبەتی هەبوو بۆ بەڕێز مام جەلال بە تایبەتی ئەو فترانی کە ماوەکی دوور و درێژ لە ئەوەنێ سەردەستور و ئەوانە کارکراوە بەیەکەوە ڕێزێکی تایبەتی بۆ هەبووە ڕەنگە ئەمە بەرجدانەوەی ڕێفراندۆمەکە بێ و نەچوونی وەنێ جەنازەکە بۆ بەغا ئەوەش ڕەنگە هۆکارێکی تر بێ بیانی ئیتر ئەویش گورزی خۆی داهێشێ بەڵام لە لە پرسە مرۆییەکانە حەقکردنەوە و تۆڵەکردنەوە ناکرێت چکەمە پرسێکی مرۆیە و لە دەستدانێکی بۆیە دەڵم ئەمانە حەقیقەتی خۆیان دەرەخاوەنیە ڕاستیەکەی خۆیان و دەرونی خۆیان دەرەخاتە لەبەرەوە کێ زەرەرەکە هەر خۆی زەرەرەکە باشە پێشوی بگەڕینەوە کوردستان باجاری هەر لە بەغا بمێنینەوە لە دوای ئەنجامدانی ڕێفراندەم لەلایەن حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق و کۆمەڵێک سزا بە سەرەرێمی کوردستانە سەپێنراوە هەر لە قەدەغەکردنی گەشت لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر تا ئاگاتە هەڕەشەکردنی داخستنی خاڵە سنووریەکان تا ئاگاتە ئەوەی پەڕەشەکردن تەنانەت ئەمڕۆ وترێتی ترە بێت بڵین تۆڕی پەیوەندی هۆکارەکانی پەیوەندی کە ئاسێسێڵ و کۆڕێک تێلێکۆمن لە کوردستانە بێ بچنەوە ژێر دەسەڵاتی بەغدا ئەم هەڕەشانە هەست ئەکەن بە حکمی ئەوەی جەنابتان ماوەیەکی باش لە بەغدا بوون لە ئەنجومەنی وەزیران حزوورتان هەبووە هەستەکەن بەرهەمیە بێت و ئەبێ کورد چۆن مامەڵەی لەگەڵا بکە خۆی تۆ کە ڕیفراندۆمەکەی ڕیفراندۆم هەنگاوێکە بەرەو سربەخۆی بوو هەنگاوێکە یا هیچ نەبێ ڕێخۆشکەرەیەکە کە تۆ ڕێخۆشکەرەیەک بچیت لە کۆی گشتی سیاسەتی عێراق دەستکاری بکەی تۆ هەر جیابوونەوە نییە جیابوونەوەی زەوی نییە ئەمە لە کۆی تۆ هەموو کۆی گشتی بۆ چوونی سیاسەتی دوا ڕۆژی عێراق تۆ هەڕی دەوشێنیتەوە بۆ نمونە ئەمانە بە بەردەوامی خەریکی دروستکردنی هیلالێکی شیعان وەنیە ئێستا تۆ هاتووی ئەمە لێکەیتەوە ئەم سیاسەت و ئەم بۆ چوون و استراتیجە بە کۆی گشتی تۆ دەیتێکی دەی قابل بێدەم و چاوت ماچکە باوەشە پێ بکە حتمما بەرپەشدانەوەی دەبێت حتمما ڕەتفعلێکی خراپیشی دەبێت لەبەرەوە دەبوایە حکوومەتی هەرێمیش و پارتە سیاسەکان تۆقعانە بکەن ینی بەڕاستی نایەت پێت بڵێ دەستە خۆش بێ و یەم لەگەڵ تا دادەنیشم ئەمە شتی ئەم ڕەتفعلانە ڕەتفعلێکی ئاساییە
و من خۆم لە یەکێک لە نووسینەکانی وەختی خۆمە کە کردومە تەوقعی ئەوم کردووە کە ڕەتفعلێکی زۆر بەهێز دەبێت لە لایەنەکە دەوڵەتەکانی دەوروبەرمان هۆکارەکان زۆرن بە تایبەتی عێراقیش بۆچی عێراق چونکە ئێمە پارچێکی جوگرافی لە عێراقا ئەبچڕێنی تۆ ڕەنگە ئێران کەمتر تورکیا کەمتر چکە تۆ سنوورە جوگرافیە سیاسیەکە تێگنایی تۆ سنوورە جوگرافی سیاسیەکەی عێراق تێگەدەی لەبەرەوە ئەویش یەک ڕەتفعلی دەبێت ڕەتفعلەکانی ئەوەیە کە بایکۆتی خۆراکە دەخاتە سەر هەرچەندە من خۆم دەڵم زۆر دەمێکە ئەو قوتی خەڵکی بڕیوە هی ئێستانیە قوتی خەڵکیەوە چەند ساڵێکە بڕیوە لە 2014ەوە قوتی خەڵک نا لێرانە دوای ئەوە ئاڵگۆڕ لەگەڵا ئەبچڕێنێ هەوڵەدا تا بتوانێ لە ڕووی ئابوووریەوە ئیتر چکە ئەم سیاسەتی ئەم دەوڵەتانە سیاست بە کۆی گشتی ئەمانەی کە چی ئەکەن دێن میلەت برسی ئەکا بۆ ئەوی دوای ئەوە کە میلەت برسی بوو ئیتر میلەت خۆی تەقینەوە دروستەکەوە نیە پێی ناکرێت بەر لایەنە نەفسی و دەرونیەکە ئەنجال بەلایەنە دەرونیەکە میلەت دەتەقێتەوە دژی دەسەڵاتەکەی کە حکومیەکە چێ دەسەڵاتەکەی کە حکومیەکە ئەم حکوومەتەیە کە ئێستاکە ئەنجال لە ڕێگەی برسێتی خەڵک ئەمە یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکانی کە بە ڕێی من هەموو لایەک ڕەنگە بتوانن و لەسەری کۆکن کە ئەم کردارە بکەن ئەوی تریشان ئەمێنێتەوە تۆ ئەمە لە برسێتی ئەنجا دەمێنێتەوە لەسەر لانە ئابوووریەکانیکە لایەنە ئابوووریەکانەکە بەسەلەم تیجارەتە وەنیە هاتوچۆیە ئەو عەزلت دەکات لە ناو لە کۆی گشتی جیهانە ئەمانە هەمووی ئەو ڕەتفعلانن بۆ ئەوەی لە ناوەوە توند بێ و هەڵچوونەکە دژی دەسەڵاتی خۆت باش بە تۆ ناچی لێرانە بچی لە ئیزرا بکەی لە بەخە تۆ ئیزرابەکە میلەت لێرانە ئەم کاردانەوانە دەبێت بەڵێ خاڵێکی زۆر گرنگە دوورژان بەڵام من لە ڕەهەندێک و بەعدێکی ترەوە وەریەگرم ئەوترێت لە عێراق هەرگیز سوننە و شیعە هاوڕان نەبوون لەسەر شتێک بگرە لەسەر ناوی لەسەر ناوی کەسەکان دنیایەکیان لە یەکتر کوشتووە بەڵام ئەم جارە کە باز دێتە سەرباسی کورد ئەوان یەکن تەنانەت ئێران و تورکیا و عێراقیش یەکن بەرامبەر بە کورد قسەیەک لەسەر ئەوە هەیە کە ئێستا بەرپرسانی عەرەبی عێراقی ئەیانەوێت کار لەسەر ناوخۆی کوردستان بکەن واتە ململانی نێوان لایەنەکانی کوردستان تۆختر بکەنەوە وەکتۆ چۆن وتت هاوڵاتیان دژت بەکاربێن ئەم جارە لایەنەکان بکەن بە بەش بەشەوە هەندێکیان لەگەڵ ئەو لایە بێ هەندێکیان لەگەڵ ئەم لایە بێت تەنانەت قسە لەسەر ئەوە هەیە کە بۆ نمونە ئەیاد عەلاویە نوجەیفیە کێیەکەیەک بۆ نمونە سەرۆکی پەرلەمانە سەلیم جبووری هیچیان لەبەر خاتری چاوی کاڵی کورد نایەن دەست پێشخەری بکەن بەڵکو بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیانە کورد پرسیارەکەم بە کوردی و بە کورتی ئەوەیە کورد چۆن ڕێگە بگرێت لەوەی یاری پێ بکرێت تەنها گرە و لەسەر بەرژەوەندەکانی خۆی بکات و هەڵباتەوانم بباتەوە خۆی چەند خاڵێکی گرنگ هەیە یەکەمیان ئێمە نابێت دەرگەی گفتوگۆ داخین بەڕاستی ئیتر ئەو گفتوگۆیانە هەر نیەتێکی لە پشتەوە بێ هیچ گفتوگۆیەک بێنیەت نییە و هیچ کەسێک کە داخڵی مۆزوعێکە بێ حتما هەندێک بەرژەوەندی تایبەتی خۆتیە بەڵام تۆ نابێت دایخی ینی ئەوە سیاسی کوردستانیشتان لە داخستنی هەر دەرگایکی گفتوگۆ بە پێچەوانەوە خەتەرە و یعنی بە نێگەتیڤ دەگەڕێتەوە بەڵام ئەمێنێتەوە ئەوەی تۆ چۆن گفتوگۆەکەی وانە خاڵە بەهێزەکانی تۆ چیە کە گفتوگۆی لەکەی پێ ئەەکەی یەکێ لە هەر خاڵە گرنگەکانی و بەهێزەکانی کورد کە بتوانێت گفتوگۆی لەگەڵ لایەنەکانی تر بکە یەکبوونی ماڵی کوردە یەکبوونی ماڵی کورد خاڵێک یەکجار زۆر گرنگە ئەمڕۆ لە هەموو ڕۆژە پێویسترە کە ئێمە ناوماڵی کوردی ڕێک بخەین و ئێمە بۆ یەک هەموو لایەن حیزبەکان واز لە بەرژەوەندی تاکی حیزب بێنن بەڕاستی ئەو بەرژەوەندە تەسکە حیزبیە واز لێ بێنن مام جەلال ئەو سنوورانەی تێپەڕان بۆیە بوو بەو کەساتیە
سنووری حیزباتی تەشی تێپەڕان. کاگنێکی رەوان بارزانانی سەرۆکی حکوومەت لە باسکردنی ڕۆڵی مام جەلال ئەلیان دێکجار تەلەفۆنی کردووە وتوێتەوە من خۆم داوت کردێم بۆ لاتان خۆی داوت کردووە بۆ ئەوەی نزیک بوونەوە ڕوو بدات بەم نەفەسی ئەوەی کە ئێستا لە هەموو کاتێک پێویست زیاترە کە تۆ دەبێ سنووری دەستی حیزبایەتی بپچڕێنی و تەنازولات بۆ یەکتر دەیان جار من ئەم قسەیم لە مام گوێ لێ بووە ئەڵێ تەنازولات بۆ یەکتر بکەین باشترە لەوەی تەنازولات بۆ بەرەی دوژمن بکەیت. جا ئەوە تۆ ئێمە تەنازولاتی پێناڵێن هی ئێمە گونجاندنی پێدەڵێن خۆ گونجاندن و گیانێکی لێبوردەییمان هەبێ. ئینگلیس قسەیەکی هەیە دائیمە ئەوێ دەڵێ ئەوێ لە بینی خەڵکە کێشە هەیە خۆ ئەو کەسانە خۆیان کێشیان نییە کێشەیەک هەیە هجووم کە سەر کێشەکە چارەسەرکە ئەڵێ ئەتاک the problem not the person یعنی تۆ هجووم کە سەر کێشەکان نەک کەساتیەکان لەبەرەوە تۆ کێشەکان چارەسەرکە ئەو کێشانە خاڵکەوە ئەو بەستەڵەکانە بتوێنەوە لەبەر خاتری بەرژەوەندی کورد لەبەر خاتری بەرژەوەندی میلەت ئیتر بەسە مەسلحەتی حیزبایەتی بەڕاستی میلەت هیلاکە زۆریش هیلاکە بەدەستی ئەم هەموو لێدوانە جیاوازانە بەدەستی ئەم هەموو دووبەرەکێ بەدەستی ئەم هەموو هەرێکی لە ئاوازێکە خوێنێ ئێکە دژی ڕفراندۆمە ئێکە لەگەڵ ڕفراندۆمە ئێکە مام ناوەندە ئێکە ناوێرە زۆر دژ بێ یعنی ئەم گوتارانە ئەبێ زیاتر لێک نزیک بینەوە تەنازولات بۆ ئێکتری عیبەیتیان نییە کەس پێت ناڵێ وەڵاهی فڵان کەس تەنازولی کرد بە پێچەوانەوە دەڵێ بەخوا پیاوێکی باش بوو وانە نەیهێشت ئەو ئەزمەیە قوڵ بێتەوە نەیهێشت ئەو لایەنە ئێمە خۆمان وەختی خۆی لە ئێچەتی نیشتمانی زۆر کەس کە بەرەز مام جەلال چوو بۆ پیرمام وانە پێمان نەخۆش بوو وا مەتەسەور دەکرد ئەمە جۆرێکە لە تەنازولات وانە بەڵام دەرچوو ئەو پیاوە زۆر لەوە گەورەترە یعنی کە ناوێ میلەت چیکە بە کوژ بدا و دەیەوێ نمونەیەک پیشاندا کە لێبوردەیی هەیە لە دنیاە و ئەمە بوو بەهۆی ئەوەی شەڕی ناوخۆ نەما وانە ئیتر دوای ئەوە دوو ئیدارەیەکە نەما ئەم جۆرانە ئەمە دەبێت ئێستاکە بکرێ بە خاڵێکی سەرەکی ئەم میلەتە بەڕاستی بە یەک گوتاری نەبێ ناتوانین لەگەڵ یەک لایەن تۆ مفازە بکەین. باشە سەرۆک مام جەلال یادی بەخێر ئەوترێت کەسایەتیەکی کوردستانی عێراقی و جیهانی بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بمانەوێ و نەمانەوێ میراتگیری یەکەمی سیاسەت و هەڵوێست و پرەنسیپ و مەبادیەکانی جەنابی مام جەلالە و مام جەلال هەمیشە وترێت کە هەوڵی داوە لایەنەکان کۆبنەوە و کۆکەرەوە بۆەوە نەجاحەتشی هێناوە تا ئەو دقەیە خۆی لە گۆڕەپانی سیاسی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەم شتە ئەکا چۆن ئەم کارە ئەکا بۆ ئەوەی بەردەوامی بدەن بە سیاسەتی مام جەلال و شێوازی مامەڵەکردن و ئیدارەدانی قەیرانەکان چونکە ئەوترێت لە ئێستادا قەیران هەیە بە دیاریکراوی و بە تایبەت قەیرانەکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بە شێوەیەک لە شێوەکان وای کردووە کە یەک ڕیزی یەک هەڵوێستی دروست نەبێ ئێوە ئەتوانن چی بکەن لەم نێوەندەیە؟ بەڵێ ئێمە خۆمان دەمێکە بەڕاستی ئەستانی یەکێک لە کێشەکانی ناوێکی نیشتمانی ئەو ناوەنگیریە کە لە نێوان لایەنەکان دەکرێت زەرر کەوتێتەوە بە سەرمانە نەک بە قازانج ڕاستە بۆ قازانجی گشتی ئەو کارە دەکرێت بەڵام لەناو خۆمانە زۆر جار دەڵێن یعنی ئەو هەموو ناوەنگیریە بۆ زۆر جارەیە کە تۆ زۆر ناوەنگیریەکەیت و لە تەوەجوهت بە لایەک دەبێ و یا بۆچوونی لایەکت پێوە دەبێ ئیتر ساغەکرێتەوە لەسەر لایەک لەبەرەوە یعنی زۆر جارەیە ئێمە باجی ئەو ناوەنگیریەمان داوە ئێستاش ئەکرێت ئێچێتی نیشتمانی هەمان ناوەنگیری بکە و من بەتەنیا بە ئەوە ناڵم بەتەنیا بە ئێچێتی نیشتمانی نەکرێت وەکو باسم کرد دەبێ هەموو لایەک ئامادە باشی تیابێ بۆی ئەو جۆرە تەنازوڵاتانە بکە ئەگەر تەنازوڵاتیان بۆ نێری بۆ من دەڵێم هیچ ڕۆژێک بە قەدەر ئەمڕۆ کورد پێویستی بە یەکماڵی نییە یعنی لەمڕۆ زیاتر کورد لەناو ئەزمانیە ئەمڕۆ ماڵی خۆمانێک نەخەین نەکە بین بە دەپارچە ئەبینەوە بە پارچە یعنی لەبەرەوە گرنگەوەیە کە تۆ ئێستا ئەو پەیامەت بە جیهانە گەیانووە کە تۆ میلەتێکی
داوای مافی خۆت دەکەی داوای ئەوەکەی کە ئیتر بەسە ئەم جۆرە یعنی ژێردەسەیە بەسە ئەم هەموو ماف خواردنەی کە هینەتەوەیەکی لە قەوماوە تۆ پەیامەکەی خۆتت گیانوە بەڵام باشە بۆی بگەیتە ئەم یعنی ئەنجامی حەقیقی و ئەمانجە گشتەکەی خۆت کە بڵێن ئیتر دەوڵەت بێ کۆنفدراڵیەت بێ یا هەر شتێک بێ ئەو پەیامی خۆت بۆ ئەوی بگەیتە ئەو ئامانجە خاڵە سەرەکیەکەی خۆتەوە ناوماڵی خۆت ڕێکخەی ئەگەر ناوماڵی خۆت ڕێک نەخەی خەڵک چۆن لەگەڵ چێ بێت دیسانەکە ئەم جارە عینەن شت مفاوەزات یەتە لای یەکێتی نیشتمانی یەتە لای پارتی یەتە لای گۆڕان لێ هەمووی بۆ ئەوەی بزانێ بە پێچەوانەوە دەبێ هەموو حیزبەکان بە یەک گوتار و گوتارێکی نەتەوەی لە خزمەتی خەڵکا بێ چکە وەکو باسم کرد لە خزمەتی خەڵکانە بێ و داواکاری خەڵکی تیانە بێ ئیتر خەڵک چی نە دیموکراتیت نادەخوانە سەر بەخۆی نانەدا یعنی ئەگەر تۆ یعنی نەگەڕێتەوە بۆ خەڵک گوتاری خەڵک نەگەێنی گوتاری خەڵکیش لە ڕێگەی چێوە دەگەنی لە ڕێگەی هەموو پارتە سیاسەکانەوە ئەو پارتە سیاسانە یەک نەبن ئەو گوتارە ناگە باش بەنسبەت نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو ئەمڕۆ بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێدا وتی بەردەوام ڕای جیاواز لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەڵام مام جەلال لە گۆڕەپانەکە بووە غائب بووە بەڵام نەک بەتەواوی بەڵام ئێستا بە تەواوی مام جەلال بە کۆچی دوایی تر لە گۆڕەپانەکە وەکو لایەنی جەستەیی وەکوی ڕەئیتان باتێ ڕاوێژی پێ بکەن لە ڕووی فیزیکیەوە بوونی نامێنێ چۆن ئەرکی یەکێتی ئێستا قورسرە چۆن مامەڵەی لەگەڵاکەنەوە وەکوێت من هەتا ئێستا کۆبوونەوەمان من وەکو خۆم قسەکەم ئێستاکە یعنی وەکو چکە هیچ شتێکمان نەوتووە خۆ دەزانێ هێشتا برینەکە لە بیداەتی بەرنامە ینی هێشتا ینی کاتی ئەو جۆرە پلانانە نییە بەڵام من هەر ئەوەندە دەڵم مەم جەلال کەسایەتێک بۆ هەموو سنوورەکانی پچران وەکو باسمان کرد سنووری حیزباتی پچرانوە سنووری ناوچەگەرێتی پچرانوە لای کۆیان کۆی بوو لای سلەیمانی بوو لای کەرکووکی بوو وەنێ ئیتر ئەوەنێ کەسێک بوو سنوورەکانی نەهێشت بوو ئیتر بوو بە سەرتاسەری عێراق کەساتێکی عێراقی دوای بوو بە کەساتێکی جیهانی وەنێ ئیتر لە دنیاە هاوڕێ و ڕەفیق و ڕوئەسای دەوڵەتی دنیا پێشی ئەوەی ببێ بەسەر کۆمار هاوڕێ بوون لەبەرەوە کەساتێکە ئەو سنوورانی پچرانوە گیانێکی لێبوردەیی تیا بوو زۆر جارا بوو دەمان و دوتم مام جەلالەوە فلان مەسەم لەسەری نووسیوە یا فلان کەس لەسەری نووسیوە ئەی بەنووسین وەڵامی بنەوە ینی بە زمانی خۆی هەموو جارێکیش مەسەم زۆر جارە بوو دەی دەبزانم کامتان ئازاترن جوابەکەتان بەهێزترە ینی لەبەرەوە کەسێک بوو دوو ئەو هەموو ناکۆکەی لەسەر مێزێکا کۆ کردەوە ینی لەسەر یەک مێز هەموو خەڵکەکانی کۆ دەکردەوە ینی دەیان جار من گلەیم لە سەرکردەیەکی عەرەب کردووە یا لە مەسئولێکی عەرەب کردووە لە لای ئەو ئیتر ئەو بە مەهادیئی جوابی دەداینەوە یا ئەیوە دەبێ خۆتان بگونجێنن ینی ئەم جۆرە ئەم پەیامانە ئەبێ بچێتەوە ناو دەم و دەستگاکانی ئێکێتی ئەگەر نەچێتەوە ناو دام و دەستگاکانی ئێکێتی شەرت نییە کەساتێکی کە دروست ببێ وەکو مام جەلال چونکە مام جەلال یعنی مام جەلال وەنێ هەموو کەسێک ئەو کەساتی خۆی بوو ئەمە کاریزمایك سەحرێکی سیاسی هەبوو مام جەلال یعنی کە قسەی دەکرد پەڕبوونی کاتیش بۆی دروست بەجارێک پێ ئەوە نەبوو 6 ساڵی ژیانی سیاسی من خۆم کە یعنی مام جەلال مناسیوە یەکەم جار مختەفی بووە لە ماڵی خاڵم چواری پدایی بووم ینی گەنجێک بووە لە ماڵی خاڵم چواری پدا جا بۆ ئەوەی بزانی ببوورە کە چەند مەسافەیەکی دوور و درێژ بووە ئەمە ببێ بە دەرسێک بۆ ناو ئێکێتی نیشتیمانی با منیش پرسیارەکەم کەمتر لە یەک خولەکەم ماوە دۆخی یەکێتی لە پێش مام جەلال لە قۆناغی دوای مام جەلال تاواو جیاوازە ئەخیر پرسیاری منیش ئەوەیە دەرفەتێک ماوە و یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان یان وەکو ڕەئی شخصی خۆ وەکو خاتون نەرمین عوسمان
کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح لە ناو ڕیزەکانی یەکێتی بمێنێتەوە بەردەوام بێت والله من وەکو پێشتر لە ئێستا ئەمە پرسیارێکە خۆی دەبێت لە دکتۆر بەرهەم بیکەم. ئێوەیش ڕێیەکتان لەسەر من جاری هیچ ناتوانم هیچ ڕێیەک بەم چکە بەڕاستی هێشتا هیچ شتێ باز نەکراوە بۆ هیچ کۆبوونەوەیەکمان نەکردووە باوەڕ بێت دەموچاوی مەکتەبی سیاسیشم نەبینیوە. باشە بەنسبەت مالیکیەوە ماوەیەکی زۆر باش تۆ لە بەغا بووی لەوێ ینی پۆستی وەزیرت هەبووە لەگەڵ مالیکیە مامەڵەتان کردەوە پێت وایە ئەم قۆناغی عێراقتیایەتی ئەو کاوتێ وردە وردە حکومەتێتەوە وەستە دەستی مالیکی بواریەوەی ماوە کورتایە بمێنێتەوە زۆر بە کورتی. وەڵاهی من ئەگەر بە تەسەوری من وردە وردە پێگەی کورد لە بەغاز لاواز دەبێت. ئیتر ئەمە بە کورتی. بەڵێ سوپاس دەکەم خاتوو نەرمین عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس بۆم دەرفەتە. سوپاس بۆ ئێوەش. هەر بشین ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان بەخوای گەورە ئەسپێرم خواتان دەکەم. سپاس بۆ